مامۆستای زانکۆ و پسپۆڵی کاروباری سیاسی ئێران دکتۆر ناسر باباخانی لەگەڵماندایە. کاک ناسر سڵاو شەو باش، سپاس بۆ ئەو کاتەکەت. سڵاوتان لێبێ و کاتتان سپاس. کاک ناسر دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم، هەروەکو پێشتریش لەگەڵ هاوکارم سیروان ئاماژەمان بەوە کرد کە سەرۆک دانەڵد ترامپ لە وتوێژێکدا لەگەڵ فاکس نیوز ئەمڕۆ ئاماژەی بەوە کرد کە سەرۆکی چین شی جینپینگ با بڵێن پێشنیازی ئەوەی کردووە کە هاوکاری بکات لە ڕێککەوتنێک لەگەڵ ئێراندا. جا دەمەوێت لێرە بۆ پرسیارە دەست پێ بکەم، ئایا چین دەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێ بۆ قایلکردنی ئێران تا بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت؟ ئەو کاتتان باش، سڵاو لە خۆت و لە کاکسیروان و بینەران و بیسەرانی دەنجی کوردی ئەمریکا. ئەوەی ڕاستی بێ ئەم پێم وایە بەر لە هەموو شتێک دەبێت لە بیرمان بێ کە هەندێک مجاملە و ئەوەی کە پێی دەوترێت لە ڕوودامانی دیپلۆماسی بەردەوام لە نێو سەرۆکەکانی وڵاتەکاندا هەیە. واتە ئەگەر شی جینپینگ باسی لەوە کردبێ کە حەولی ئەوە دەدا کە کۆماری ئیسلامی پێمل بکە بە مەرجەکان، بە باوەڕی من ئەمە ناتوانێت ڕستەیەکی تەواو ڕاست بێ، بە حکمی ئەوەی کە هەروەک دەزانی کێشەکانی نێوان چین و ئەمریکا بەس ئێران نییە. ئێران تەنیا بەدەستچینەوە دەتوانین وەک کارتێکی گوشار سەیری بکەین، چون بە باوەڕی من ئەو کێشانێکە لە نێوان ئەمریکا و چیندا هەیە گەلێک لە ئێران مەزنترن، هەر لە کێشەی تایوان و هۆنگکۆنگ و دەریای باشووری چینەوە بگرە هەتا دەگاتە بواری ئابووری ئەو باجانەی کە لە سەرچیندان دراوە 48% زۆر باجێکی سەرسوڕهێنەرە. ئەم دەتوانم بەداتا دواتر باسی لێوە بکەم. و هەروەها ئەوەی کە لە بواری AI زیرەکی دەستکرد و سەمیکاندەکتۆرەکان کە یەکجار زۆر گرنگن. بۆیە ئەوەی کە چین باز لەوە بکە کە حەول دەدا کۆماری ئیسلامی پێمل بکە کە مەرجەکان بسەلمێنێ، پێم وابێ بە باوەڕی من هەمان دیپلۆماسی ئەوەی کە لە دنیای سیاسەتدا پێی دەوترێ لانگەیم، واتە کایەی درێژخایەن. سیاسەتی چین بەردەوام لەگەڵ دەرودراوسەکان و لەگەڵ وڵاتانی دیکە لەسەر بنەمای سەبووری یا سەبرێکی درێژخایەنی ئیستراتێژیک و لە هەمان کاتیشدا ڕاستە و خۆ تێوەرنەدان و تێوەنەگلان لە شەڕەکاندا بوو. بۆ وێنە لە ماوەی ئەو یەک ساڵیدا ئەو دوو شەڕێکە لەگەڵ ئێران کراوە، چین سەرڕای ئەوەی کە گرێبەستێکی 25 ساڵی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە بە هیچ جۆرێک لەباری با بڵێن لۆجیستیکی و لەباری سەربازی و هیچ چەشنە یارمەتیەکی ڕاستەوخۆ و ئاشکرا نەدا، هەرچەند لێر و لێ باز لەوە دەکرێت کە هەندێک یارمەتی دراوە بۆ ئەوەی کە شوێنی با بڵێن کەشتیەکانی ئەمریکی یاشتی لەم چەشنا بۆ ئێران دیاری بکە. بەڵام ئەمە سیاسەتی چین نییە کە بێنێ ئەم کارتە یەکدابەدوو لە دەستی خۆیدا بسووتێنێ بۆ ئەوەی کە بەردا ئەمریکا بۆ وێنە کێشەیەکی وەک تایوان کە دەوتێ هەر لە یەکەم قسەکانی شی جینپینگ باسی لەوە کردووە گەر بێت و کێشەی تایوان بەلاڕێدا نەڕوا ئێمە دەتوانین هەموو کێشەکانمان چارەسەر بکەین. بۆیە ئەمن پێم وایە بەڵێ چین دەتوانێت شوێندانەر بێ، هەروەک ئەوڕۆ دیتمان کە گەروی هورمز خەرە باڵغترین ڕۆژی خۆی تێپەڕ کرد بە تێپەڕینی چەند کەشتیەکی نەوتەڵگری چینی و کەشتی دیکە، و ڕەنگە بشتوانێت لە درێژخایەندا شوێندانەری هەبێ، واتە ئێران بە جۆرێک لە جۆرەکان پێمر بکە کە هەندێک لە مەرجەکانی ئەمریکا نەبەتەواوەتی قبول بکات. چون بۆ خۆشمان دەزانی ئێستا ئەو دۆخەی کە ئەمریکا تێکەوتووە باوەڕی من بە تایبەتی شخصی ترامپ بەپێ ئەو سیاسەتانەی کە خۆی وەک ئانتی وار کاندیدیت دەناسان، واتە بەربژێری دژە شەڕ، ئەو دۆخەی کە تێکەوتووە دەیەوێت بە هەر جۆرێک بێ بە هەر شکڵێک بێ خۆی لێ دەرباسکە. پاکستان وەک نێوبژیکەر وەک نێوەنجیر نەیتوانێت کارێ بکە، ڕەنگە ئێستا ئومێدی بۆ بەستێکە چین بتوانێت ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان لە پەیدانەقوتە. بەڵام هەر وەکو پێشتریش ئاماژەم پێکرد سەرۆک ترامپ ئاماژەی بۆ کردبووە، مارکۆ ڕوبیۆش ئاماژەی بۆ کردووە کە ئێمە ینی بە هەر جۆرێک بێ بە هەر شێوەیەک بێ بە ڕێککەوتن بێ یاخود بە شەڕ بێت، ئێمە هەر سەرکەوتن لەو لە بابەتی ئێراندا بەدەست
دەهێنین دەمێت پرسیارێکی تر بکەم ئێمە کاتێک باسی چینمان کرد ڕاستە چین بە شێوەیەکی لۆجیکی لەوانەیە ینی هیچ با بڵێن بەڵگەیەک نەبێت کە یارمەتی ئێرانی داوە لە ڕابردووە بەڵام لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان هەمیشە دژی ئەو بڕیارانە وەساوەتەوە ڤیتۆی ئەو بڕیارانەی کردووە کە بۆ سزادانی ئێران با بڵێن بۆ سزادانی ئێران دراون بڕیارەکان بەڵام لە ئێستادا بۆ نمونە کردنەوەی تەنگەی هورمز و پشتبەستنی چین بەو سوتەمەنیە وای نەکردووە کە چینیش با بڵێن بێتە بەرەی ئەمریکا و فشاردانێ لەسەر ئێران زۆر پرسیارێکی وردە تەنانەت دەتوانین ئەوەشی لێ زیاد بکەین بەپێی ئەو داتایانەی کە لە ناوەندە فەرمیەکانی ئابووری جیهان بەدەستاتووە ئاستی هەناردەکردن لە چینەوە بۆ ئەمریکا لە ساڵی 2022 پێوانەیەکی ڕێژەیەکی پێوانەی تۆمار کردو 536 میلیارد دلار ئەمە لە کاتێکدا کە لە ئەمریکاوە بۆ چین 153 میلیارد دلار بوو هەرچەند لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە دوای ئەو شەڕی تعرفەکان کە هاتۆتە گۆڕێ ئەم ڕێژەیە لە هەردوو بلاکەمی کردووە بەڵام کاتێک دێنی ئەمە پێک دەگری دەگەڵ ئەو پێوانەیە کە ئێران لەگەڵ چین هەیەی کە ڕقمێکە کە سرت سۆر دەمێنێت کە بچووکی ئەو ڕقمە لە ئاست ئەم ڕقمە زەبەلاحیکە لە نێوان چین و ئەمریکادایواتە 6 میلیارد و 2 میلیارد لە نێوان چین و ئێراندا هەیە و لێرەدا پرسیارەکە ئەوەیە باشە کاتێک کە چین وەک بۆ خۆت باست دێوە کرد نەوتەکەی 50% زیاتر لە گەروی هورمزەوە دابین دەبێت و بەم ڕێرەوە ئاویە دەڵێ چون بەس ئێران لە عەرەبستان و لە ئیمارات و لە قەتەر و لە کوێیت و لە وڵاتانەشەوە نەوتەکەی دابین دەکاوە پێی دەڵێ ڕێگەی ئەوریشمی دەریایی ئەدی چۆنە سەرڕای ئەوەی کە وەک ڕۆبیۆ باسی لەوە کرد کە بەشێک لە چون دەزانی ئابووری چین لەسەر هەناردەکردن دامەزراوە کە ئەگەر بێت و ئەم قەیرانی وزەیە درێژەی هەبێ باری ئابووری وڵاتان دادەبەزێ و کڕیاری چین کەم دەبێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا بە تەواوی چین پێمل نەبووە کە بێنێ بۆ وێنە کەشتی بنێرێتەوە بۆ وێنە لەباری سەربازی و یارمەتیبدا ئەمە دەگەڕێتەوە ئەو سەر ئەو شەڕەژی ئەو پۆلیتیکیەی کە لەباری سیاسیەوە چین لەگەڵ ئەمریکا هەیەتی واتەوە ئاباسم لێوە کرد خەبارەی ئابووری ئەم دوو وڵاتە پێک ناگیرن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستاشی لەگەڵدا بێ چین حازرە بێنێ لەگەڵ ئەو وڵاتی کە کەمترین ڕێژەی ئاڵوێری لەگەڵ هەیە با بڵین بە جۆرێک لە جۆرەکان لە بەرامبەر باشە دکتۆر ناصر ببوورە بەس تدبێژە چین ئامادەیە بڕاستی وەرە جەم ئەمریکا هەگەر تدبێژە کەشتیان خۆ بینە تەنگاوا هورمز یان دەریایە عەرەب یان وێ دەوێرێن بێژن کەنداوا عومان لەگەڵ ئەمریکا لە هەمبەر ئیرانی دەرکەوە یعنی تدبێژە مژار بۆ چینێ ئەو قاسی گرینگە کۆ ئامادەیە وەرە لە تەنشت ئەمریکا لەگەڵ ئەمریکا هەندێک بەرژەوەندیان ئەمریکاژی حتاڕادێکی هەلبەت بەرژەوەندی خۆشی بڕێوێت بە یان ئەرمانجی خۆ پێکتینە لێ هەمان دەمێدە ئارمانجان ئەمریکا گۆ ئەمریکا بسەری خۆ نکاری و پێک بینە وێ چین یارمەتیاوان بدە دوێ دۆسەیەدا بێگومان بەشێک لە بەرژەوەندەکانی چینیش لەگەڵ ئەوەیدا کە گەروی هورمز بکرێتەوە بەڵام باسم لێوە کرد بوونی ئێران لە دەست چینداوە کارتێکی وشار دەگەڕێتەوە سەر مەسئلەیەکی گرنگتر لەو قەیرانانێک کە باسم لێوە کردواتە هەر لە جەنگی تعرفەی 48% بگرە هەتا دەگاتە زیرەکی دەستکرد و سەمیکانداکتۆرەکان و هۆنگ کۆنگ و دەریای باشووری چین و بەڵام لە هەمووان گرنگتر تایوانە واتە ئەگەر قەرارە چین یارمەتیدەری ئەمریکا بێ بۆ ئەوەی کە گەروی هورمز بکرێتەوە یان کۆماری ئیسلامی پێمل بێ بە بەشێک لە مەرجەکان بۆیە ئەمریکا دەبێت لە بەرامبەر تایواندا بە جۆرێک لە جۆرەکان نەوی بچێشێ و کێشەی تایوان زۆر زەق نەکرێتەوە بەڵێ ئێستا وەک باسم دێوە کرد نزیک بە 50% نەوتی چین لە ڕێگەی کەنداوە لە ڕێگەی گەروی هورمزەوە دابین دەبێت بەڵام ئامارەکان باز لەوە دەکەن کە چین لەو ماوەیەدا ئەو نەوتە هەرزانەی کە لە ئێرانی کڕیوە لە وڵاتانی دیکە کڕیوە بۆ ماوەی 6 مان تا 1 ساڵ بەشی ئەوەی دەکا کە واتە ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان سیف کردو بە جۆرێک ئەوەی بۆیە ئەم پێم وایە دەوری چین بۆ پێملکردنی کۆماری ئیسلامی بۆی کە پێمل بێ بە مەرجەکانی ئەمریکا دەگەڕێتەوە سەروەی کە ئەمریکا چۆناوچۆن لەگەڵ تایوان هەڵسوکەوت بکە. بەڵێ دکتۆر ناسر بابەخانی زۆر سپاس بۆ کاتەکەت کاتێکی خۆش. گەلێک سپاس.